تو دکاره 4 ساله جی ببینی. که جرمید گید زوزانت به آوت به چلت به همین سترانه دان وانه قزاویری بی قزا جلمیرگی بی لە نێو باوەشی چاکاندا هەڵکەوتووە. سروشت لە هەر چواروەرزەکەدا توانای سەرچامکردنی چاوەکانی هەیە. ئەم بەهەشتە دڵگیرە ساڵانێک بەهۆی شەڕی درێژخایانی نێوان سوپای تورکیا و پارتی کرێکارانی کوردستانەوە لە چاوان ون ببوو. بەپێی زانیاری مێژوونووسان لە ناوەڕاستی سەدەی 14ەمەوە ئاوەدانی تێیدا دەستی بە جوڵە کردووە. ڕووبەرەکەی 7121 کیلۆمەتر چوارگۆشەیە و دانیشتوانەکەی نزیکەی 300,000 کەسە کە نزیکەی 80,000 کەس لەوانە لە نێوەندی شارەکە دەژی. زۆرینەی ڕەهای دانیشتوانەکەی کوردن و ساڵی 1931 لە پارێزگای وان جیاکراوەتەوە. هاوسنووری پارێزگای وان و شرناخە و لە بەشی ڕۆژهەڵاتەوە هاوسنووری ڕۆژهەڵاتی کوردستان و لە بەشی باشووریشەوە هاوسنووری پارێزگای دهۆکە لە باشووری کوردستان. جوولەمێرگ ناوێ ناوەندا باژێریە و پەیوا جوێ و مێرگا پێکاتیا یعنی دەڤەرا جوئاوان و مێرگا. هەکاریان ناوێ عەشیرەتێ دەردووراوەیە یعنی جهێ هەکاریانە وڵاتێ هەکاریانە کەمنەوارێکی gelek و gelek kemnare şwan kemnariya derbarê kemnariya wê da destê me da şahid hene. Sê deverên hêla hekariyan wêneyê ser kevira hene hejmara wan bi sedan. Komek li mezrayê gundê Kelêthanê ne. Komek li trîşîna zozana trîşîna şaxa hekariyan in. Komey berfireh jî pêşberî deşta geverê geliyê geverûkê ne hejmara wan dûra hezaran e. Hin ji wan 15,000 salan beriya rojname hatîne çêkirin. An ku hêj mirov neketir ser jiyana xwecihî, erdkêlanê û avahî çêkirinê û cilûber çêkirinê. Yani serdemê nêçîrvaniyê, serdemê kûçberiyê da ew wêne hatine çêkirin. Sala 1906 da waliyê wê serdemê yê Culemêrgê 10 rojan dozer havête serkela Culemêrgê kevirin hêla da serkevirê. Dema ku desthilatdariyek bir cû kelata xira biket, medresa bikete gûve, zimanê gelê herêmê qedexe biketin, navê gundan, navê mezran, navê gelyan, navê rûbaran biguhorît, xweşî çênabêt, pêşdaçûyîn jî çênabêt. وانه قزاویری بی قزا جلمیرگی بی جلمیرگی حتی جزیره حتی و اویدی حکمدار جلمیرگی بی حتی وانه هر تشتک سر اوانه بی حتی تفیری بوچه وی herêma çiyayet hekariyan 10-15,000 salan beriya roja me mirov dayne ber himbêza xwe dergûşa xwe da hejandine û mêjandine. Dever ew herêm bi aliyê kevalên kûvî heywanên kûvî bi aliyê şikeftan bi aliyê nebatan giyan bi aliyê avê xweş û cemidî û tîrêjê rojê ve pir dewlemend bû. Dûrê dirêj
هەرێمێ مرۆڤدانە بەرهەم بێزاخوا دەرگوشە خوادا هەژاندن و مێژاندن پاشێ ئەو کەبنە سەر گوندان ئەرنیگاری دەردورێت گوندان و باژێران ئاواهی چێکردن ڕاچاندن چێکردن و گەنم چاندن ناوچەی جۆڵەمێرگ لە سەدا هەشتا و حەوتی بە شاخ دەورە دراوە و لە نێو ئەو هەڵکەوتە سەختەدا تافگەی سەرنجڕاکێشی وەک ئورێ دەڕژێتە خوارەوە کە 10 کیلۆمەتر لە باشووری ڕۆژهەڵاتی شارەکەوە دوورە. لە بەشی سەرەوەی چیاکە ئەم ئاوە تافگەیەکی دیکەشی دروست کردووە. ئەمین ڕۆژانە لە جۆلەمێرگەوە سەردانی تافگە و کانیاوەکان دەکات. ئەو کامێرەمانێکی گەڕیدەیە و هەندێک لە وێنەکانی بوونەتە پۆستکارت. دەیەوێت بە خەڵکی جیهان بڵێت لێرە دەیان تابلۆی ناوازە چاوەڕێی گەشتیاران دەکات. پازده ساله است لید گرم زستان هاوینه همه تشتی پوستکارتن یعنی بو همه اردان پوستکارتن بو همه اردان قلامیشت کن کنه تابلا پوستکارتا مالک خواد کن دکانت خواد کن چارشیوت کن اف فوترا ویدیویت ان کشیم بو بازار جلمی که گله باشه ملت فوترا واد بینیتن دیتا وقتی ما جلمیل که املت گرینین اردید خوش گرینین اروپای انسان تنالیه ژاپنیای آمریکای روسیای ملت وقتی تا جلمیرگی لپر کی خوشید بن بازار ما جلمیرگی همه سر آوه هاتی آوا کردن یعنی آوه گله خوشن اب آوه سر بنیچیا دا در کویتن یعنی پر خوشن اف آوه ما چل چیای ما گلت خوشن بەگەشتکردن بۆ زەنجیرە چیاکانی جیلۆ کە بە دۆم بڵندترین چای باکووری کوردستان و تورکیا ژمار دەکرێن دەتوانی دیمەنە جوان و ئەفسوناویەکانی هەر چوار وەرزی ساڵ لە چەند دۆڵ و لاپاڵێکدا ببینی. هەروە ڕووپۆشێکی دەوڵەمەندی ڕووەکە جۆرە و جۆرەکانە و ساڵانە توێژینەوەی زانستی لەسەر ڕووەکەکانی دەکرێت. وان زۆزانێت بلندا پیرەکەوی چێبینە نەکو کەوی پیرەکەوی بەفرا بە هزاران ساڵان بە سەدان ساڵان باری کەتیە سەر هەب ناوەیان بیە پیرەکەوی بژێ ئەو دەردورێت وان پیرەکەویان تو دکاره 4 سالێژی ببینه یعنی تو دکاره پاییزێ ببینه تو دکاره هاوینێ ببینه تو دکاره زستانێ ببینه وان کێڤیا دا هەن لەند ئانژی کاش ئانژی شەق چێبینە ئەو ژی جهێ خوفەیە جهێ ترسەیە ji بۆ ناوەیە گوتینێ وەکی دۆژە هەیە وەکی جەهەنەمەیە ئەما دەردورێتێ ژی وەکی بەهەشتەیە وەکی جەنەتێ ئەوش بۆ ناوێ ناوێوەیە ڕاستە سپیخانەیە سپیخانە ji ber ku hemî kevîne havînê jî spiye navê yê rastaqîn spîxaneye 20,000 سالی چیا هنه او چیای بفر زیده هاوین گرماهی داجی زیده سارد بد دبیجد جنت و جهنم مثلا چیای سنبه دی بیشین چیای سنبه هر لیبگره وقتی بهاره زنگل لیچید بن روس لیچید بیت لوش لیچید بیت کنگر لیچید بیت درمانه به هر تشتکی به هر اشکی رب العالمین دویا تشتکو گلک گرینگه گلک تمیزه گلک کلوه هر تشتکی وی های هر زوزانا حلیلی هر برای خواب ده زوزانا اوواسورا برکاویانا سیابویلی مندیلی او تشتی تو حسکی جهاز شوانو بیریانه گشتاوی زوزانه توی تو حسکی سروان آبو کانیان وان چمان تو حسناکی اگه تو چی اوی داری تو به همالا خواه تافگەکانی قەوالی
لە نێودڵی چیاکە و بە بەرزایی 10 مەتر ئاو بەنێو پەلکەی سەوزی درەختەکاندا دەڕژێتە خوارەوە. لە هەرە سەرنجڕاکێش و سەرسامکەرەکانی باکووری کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشە. 55 کیلۆمەتر لە باشووری ڕۆژاوای جۆلێمێرگەوە دوورە. بەهۆیەوەی چەندەیە یەک جێگای ڕوبەڕووبوونەوەی سەربازی نێوان سوپای تورکیا و پەکەکە بووە، بەشێک لە گەشتیارانی نێوخۆیش پێبەش بوون لە بینینی ئەم بەهەشتە بچکۆلەی نێودۆڵ و کەژە بڵندەکان. بعد بابا باپیر ما بونا anlatmışık kirin. ما imkan çı nebun, rê nebun bin. Efsala Xwedêşê razî bû me rê çêkirin. Bû me bu qismet em hat neverî, gelê qewalê. Em bo xwe eğlenmiş dibin. Em keyfê dikin. Hani heşko te hatî biheşta dünyayê. Verde biheşta dünyayê bû min. Nekuş Kurdistana rengîn tenê hemû dünyayê. Hemû dünyayê bêne gundê qewalê. Daxwaza me ew e. Gundê qewalê gelê xweş e. Gelê qewalê kûre nare hey nare. Gelê qewalê kûre torgol zedbare. Ses xala û denge nare hey nare. Ses xala denge torgol zedbare. جۆلەمێرگ بە ئاوە خوڕ و جۆگەکانیەوە بەناوبانگە. ئاوی زاب لە سنووری ئەم پارێزگایە ژمارەیەک جۆگە و لقی ئاوی دروست کردووە کە هەموویان بەرەو باشووری کوردستان ڕێڕەویان گرتووە. چەمەکانی بەیشێب، مەلیسا، چەمەن، چیمەن، دەپین، ئاواسپی، ڕووباری شین و چەمی شەمزینان لە وەرزی بەهار و هاویندا بە توانەوەی بەفری چاکان ئاوی چەم و ڕووبارەکانی زۆرتر و بەخوڕتر دەبن. دیروکا جولەمێرگێ تاریخا جولەمێرگێ زۆزانێت پێ ئاوێت پێ ئەم بێژن چەلێت پێ هەمین سترانێدانن. من دنیه واره leşe gürgi davo من دنیه واره leşe هکرم لاو دتایی کان بشه گرگی داو دتایی کان بشه هکرم لاو دخوزیا گرگین بو شیرشه گرگی داو دخوزیا گرگین بو شیرشه هکرم لاو زمان میران امی بیجن 300-400 سال بین هاو زمانی جی نابریا ملت میران یا چه بیجه او جی سترانی اند بیجن یه جنگه چه بینه نواندانه سترانی عشقی هنه بری امی بیجن دو خورد قیز و خوردک دما حجه کرنه که هبا دلوان یک و ده هبا نتاتن آلیه که خبر بدن و شرم هبو او زوزانت گلان و هات خملاندن او آب درابت خوش او زوزانت بلند و بالا او گلیت تانگ و کور او سرتارت سرهلدای بر اسمانه جه ادیبت کردستان را بیه چاپکانیا پیامان جبو ناوه یعنی 100 سال 15 حتی 100 سال 19 دا گشت کردستان دورا 13-14 ادیبت ناودنگ در کتینه نیوه کماش هکاریانن سردار جان های همان همه بجنان هیم بکیله مله رشار خان هایله همان همه پشتین هیم بکیله مله
دنیا ویران هیلا های همانم همه ویل همه هیله حتی پاگان هیلا های همانم بەرەو شەمزینان ناوچەیەکی کوێستانیە و یەکێکە لە قەزاکانی سەربەجۆڵەمێرگ. ژمارەی دانیشتوانەکەی زیاتر لە 60,000 کەسە. جێگەی هەر دڵخوازی گەشتیاران لەم ناوچەیە بینینی مەزارگە نێودارەکەی سەید تەهای ناریە. چەند مەترێک لە خوارترەوە سەیرانگایەکی کەموێنە چاوەڕێیان دەکات. نێوبانگی تام و چێژی ماسیەکانی ئەم چەمە بە درەختدا پۆشراوە پەڕینەتەوە بۆ تەواوی ناوچەکە. ملت زیارت نهریه سید عبدالله تنا زیارت خود کن پشتو زیارت تنا لیره خارنا خود کن اسرحت خود کن لیره جی اسرحتیه ام لیره نزدیک 2000 مروه ام شین روژه یمکی بدینه ری پیخین لیره جی که زف خوشه رو باروک هاتینه ام هاتینه نهریه يعني امتاتيا سياحته امتاتيا إلى تربيتها السيد طهاي ام هاتينا زيارة توي إلى جلك خوشة فينك نما هو فينك نيوكيرا ام حسكن جرا ديش بنرام ملت إلى زور باشه ام حسكن جرا ديش بنرام حسكن هم ملت بيت إلى ببينيتن آوت لیره بهار زفن باز پاویزی و کیم بن لیره شلالت ما پرانه جی دیان خانت میتی آوت ما مشنه هلا شمزینان کلاتا که یعنی ها خرابه بجنه کلا بین بو او کلا بین بو و سردم دا چکرینه جاوه ریب پارزید بنگه کلا خوشه بیجی جبون هاوه چکرینه یعنی کلا خوشه بیجی بنمالا اورار توان بنگه و هاوه دینه که ریا ارتشه یا که دچی در رواندزه بپارزه بر هند اردنیاریا ناشار شمزینا اردنیاریا که کمنار ناوان دا زاگروسانه ناوان دا زاگروسان حتی هورمانان همه جهت کمنار پیروز مەیدان مەدرسە لەسەر نەخشەی گەشتیاری و مێژووی ئەم ناوچەیە ڕۆڵێکی گرنگ دەبینێ. ساڵی 1970 زاینی لەلایەن ئیبراهیم بەگیمیری هەکاریەوە دروستکراوە. فێرخوازانی ئاینی لە ئێران و عێراق و وڵاتانی دیکە ڕویان تێکردووە و چەندینە سێرەی درەوشاوی بواری ئەدەب و شەعرزانی تێدا هەڵکەوتووە. بەڵام ئەمڕۆ زیاتر وە قوتابخانەیەکی شوێنەواری سەیری دەکرێت. ملای جزیری فقیر تایران ملای باتیجی مدرسه جولامرگی دا به تایبت یا زینل بگه دا پروردره دیتینه بجه استشه که بین مبیره هوا نه دناو دولت امپراتوریا عثمانیا دا دستلاتداریا هن میرکت کرد آستا هری بلند هاتیا ناس کرن او میرک کردان میره سلیمانیه جی اجوانه میره اربیل جی اجوانه او تایبتمندی وان چیه به سر ناوه خواه پاران ددنه چاپ کردن سر ناوه خواه خطبه ددنه خواندن یعنی حکم ذاتی هیا وان
میره کد کردان یک جوان جی میره هکاریانه دما دوره که دا دستلاداره آزاد بید مدرسه جی آزادن دما مدرسه آزاد بید ملای جزیری ده درکبید ملای بطایی ده درکبید فقیری تایران ده درکبید مێرگی بۆتان لە چیرۆکە مێژوویەکاندا شوێنی ڕاوشکار و کات بەسەربردننی میری بۆتان و ئەمڕۆژ ناوەندی خلیسکێنەی سربەفرە بۆتە ناوەندێکی گەشتیاری زستانە بۆ زۆربەی شارەکانی باکووری کوردستان و تورکیا کەمتر لە 7 کیلۆمەتر لە شارۆچکەی جۆلەمێرگ دوورە و تاوکو کۆتایی وەرزی بەهار بەفر تێیدا دەمێنێتەوە خۆر دەنیشێ و تاریکی باڵ دەکێشێ بەسەر ئەم تابلۆ ڕازاوەی باکووری کوردستاندا بەڵام شەقام و شوێنە گشتەکان تاوەکو درنگانێک بە بێداری دەمێننەوە جۆلەمێرگ لە باشترین جۆرەکانی هەنگوین و پەنیری هەیە ئەویش بەهۆی زۆزانە دەوڵەمەندەکانیەوەیەتی کە بە گژوگیای هەمەجۆر فەرشێکی سەوزی چنیوە لەم پارێزگایەدا ملیۆنێک و 100,000 ئاژەڵ هەیە کە 720,000 مەڕ و بزن و 389,000 ڕەشەوڵاخن لە زۆزانی مەندێلی هەمیشە دەنگی سرانی بێریان دێت بێریان بۆ ئەوەی لە پەزەکانیان نزیک بن لە زۆزانەکاندا خێوە تەڵدەدەن زوزانه یدمنه ام سه او جلاميرگينه ام خزاكيونينه ما بري كونت خاتينو نفرو بس كون استلاكا ما نينون استلاكا ما نينون كونت خلاكو بازمت تاون درونه بله هستن ما كونت خاتينون كونت خوادان تنلو يلا بازت خادوتن بازت خرسكن مات بيت كرن لهلا هکاریان بینا کومچیا دناوا کومچیا دا سرتارت چیانیت بلند چه بینه زوزانت بلند و بالا چه بینه جبروی بلنداهی زوزانه حجمارا گیاید هلا هکاریان جی زیده یا ام کاریم ببیجید هزارانن یعنی نه هزارانن همه دمی دوری که دا حکیم دوری چه بینه او کرینه درمان نساقیت خواه برینداریت خواه بوان ور نوشدایی کرینه یعنی امتکاریم ببیشین که هیلا هکاریان با آلی نبات آوه جبر که جهکی زوزانه با آلی نبات آوه جهکی پر دولمنده کاتێک گەشتێک بۆ ئەم باشتە سەرسامکەرەی جۆلەمێرگ دەکەیت بە خەرجێکی کەم دەتوانی بگەڕیتەوە بۆ ڕۆژگارێک کە هێشتا دەنگی باڵندە و تافگە و هاژی چەم و جۆگە و جۆبارەکان زاڵە بە سەرژاوەژاوی ئامێرە پیشەسازیەکان و سەدەی نوێدا ژیان مێرە بە تەواوی سروشتیە چای سنبل هەکاری کە جۆ خورد لێی دگێرین ئەم ژی هاو بربرکردن وەک بەرخین